بۆیە هیوادارم بیر و هۆشمان هۆشیاریمان لە مەرحەلەی داهاتوو هەندە بە قووەدوێواژ نەزانن ئێران نابەزێنرێ تەواو ئێران ئەو هەموو ڕموزەی نێنای پێشەوە خامەنەئی استقبالی نووری المالیکی نەکرد بۆی پیرۆزی کاوەی سەر لە نەبیێنێتە پێشەوە منافیسی عەبادی نەکەوت وەرەقەی سوتاوە پاشان هەموو تەسهیلاتێکیان بۆ هادی العامری نەکرد بۆی مووسڵ تەخت و تاراجی هەموو مووسڵ تێکدا و بێتە پێشۆک و بەتەڵی سەرکەوتوو ڕئیسی حەشدی وەحشی هەر نەیتوانی بێتە پێش خەزعەلی وەکو تووتکێکی خۆیان لە مناڵیەوە بە تیکەنانی خۆیان گەورە نابێ و پەروەردەیەکەن هەر نەبوو بەو شتە هەر نەیانتوانی بێنە پێش چونکە شعبەکە ئەو خەڵکە کە هاوارەکەن لەسەر جادەکەن ئەڵن بسمی دینی باگۆنە یعنی بە ناوی دینەوە دزیان لێکردین و ماشیانینەوە ئەو خەڵکەشەکەوای لێ هاتووە ئەوەی بەسڕە هجووم کەنە سەر ئەمریکاش هجووم کەنە سەر ئێرانیش کە لە ١٧٠ ئەو شارە ئاوی خواردنەوەیان نییە ئێوە چ زەلیلی و چه فەزاحەتێکە ئیسلامی سیاسی لەوێ بردوێتێ پێش بۆیە زۆر زەروریە نێڵین ئەمانە دیسان فەزاحەتەکان بەسەر ئیسلامەکەمانە بێ ئیسلام زۆر لەوانیش گەورەتر ئەوانە ئیسلامی سیاسی بە هەر سێ باڵەکەیان نوێنەری لە 12 دیندارەکان ناکەن لە کوردستان ئەجنا سەوتیان زۆرە هێنا خەڵک بڕوای پێیان نییە خەڵک وە بڕوا ناکە کە ئەوانە مەشروع ئیسلامیان هەڵگرتو